و دەمێ پێشدا لە گۆری قەناعەتا من هەدە دکارێ بە جەهاپێرا تەکیلێن خۆی سیاسی بەردەوام بکە ئەو ناچاریە مەجبوریە هەدەف نەکارێ خۆ بخێ کۆشەیەکی خۆ ئیزۆلە بکە لێ دەوردا بەڕاستیژی گەرەک هەدەف هەنێکی سیاسەتێکیوی جڤاکی لە هەمبەری ئاسیملاسیۆنێ هەبە یعنی ئەم چەند ساڵی دنێ لە بەندێ بن کو هەدەف بە چەپێن تورکان ڕ بە جەهاپێرا ڕۆژێکی وەرە دەسەڵاتی ئەم لە بەندێ بن ئاژین نە لە بەندێ بن ئێنەها ژخوا جی لێمەی ساڵا شێستی ئاسیم لە ببوو نا پشتی ساڵا شێستی چ قاسی جیل و نەسیل هاتنە دنیاە یا کوردان چ قاسی کورد لە مترۆپۆلاندا پەنابەرن چ قاسی کورد لە ئەوروپا پەنابەرن یعنی ڤانە هەمووژی بەڕاستی پزگرێکەوانی ئاسیملاسیۆنەیە پزگرێکەوانی زمان هەیە و دەناوە پارتیەن کورداندا خەمساریەکی پڕمەزن هەیە پارتیە کوردان خوا پۆلی بیرۆیەوان بە کوردی ناخفن ئەدەبیاتێوان بە تورکیا تەلەڤیزیۆنێوان پرانیە پرۆگرامێنوانی باش بە کوردینە پرۆگرامی گرنگیە پێدن بە کوردینە یعنی لێ بنەرە کەناڵین یوتوبێ هەنا یەک و بە کوردی داخفن سێ کەس لێ دەمەیزین لێ یەک و بە ترکی داخفن 30,000 کەس لێ دەمەیزین یعنی ئەو نیشان دەدا و هەم جڤک هەم سیاسی یعنی پارتیەن سیاسی گروپێن سیاسی دەناوە خەمساریەک و بێخەمیەکی پڕ مەزندانە ئەف عیبەکی پڕ مەزنە دوێ هەدەب یعنی ڕاستە هەدەب سیاسەتێکی دیکە دەناوە تورکیایدا مەجبور بە پارتیەن تورکیایرە تەکیلەکی وێ هەبە لێ نابە سیاسەتێکی وی کوردیژی نەبە سیاسەتێکی وی دژی ئاسیملاسیۆنژی نەبە دەوارێک پراکتیکیدا دوێ سیاسەتێکی ئاسیملاسیۆنی هەبێت تەنێ ئەو بەس ناکە تو لە دیار بکرێ ساڵە جارێکی جوینێکی چێدەکی دووسترانی کوردی دەبێژێ ڕۆژ باش هەواڵنەوە بە ڕۆژ باش هەواڵنەوە مەسەلە چارەسەر نابە دەوێت تو بکەوی ماڵ بە ماڵ یانی ژوانڕابێژی یا تو چمە بە زارۆکی خۆرە بە ترکی داخفێ چما لە بروکسلی بە زارۆکی خۆرە بە ترکی داخفێ والله ئەس دەخوازم زارۆکی من پێشە ڕۆژێوان هەبێ بلا زارۆکێم پێشە ڕۆژی ئەگەر ڤەگەڕان تورکیا لە دائیرەیەکیدا ببن مەئمور بکارن کار بکەن یعنی بەڕاستی عیبەکی مەزنە شەرمەکی مەزنە وڵات پارێز وسا باخفن یعنی گاڤک وڵات پارێز وسا بفکرن وسا باخفن ئەم چما گازنجێژ قڕوجیان بکەن بەڕاستی یعنی ئەس نابێژم دەخەتا پەدەکێدا ئەم زمان بپارێزم دەخەدا نەتەوپەرستیەدا ئەم زمان بپارێزن زمانی کوردی ئەزوی نابێژم ئەزوی ڕەت دکەم ji bo ku evên ku bi dewleta Osmanî re kar dikin neqişbendî dibin netewperistêndinê dibin evên referandumçî dibin evên barzanîçî dibin hemî ji me xweştir Kurdî daxivin cilê Kurdî li xwe dikin lê siyaseta wan çawaye armanca wan çawaye em wî dizanin ez wî nabêjim lê ez dibêjim yanî li gorî xeta xwe لە گۆری فکرێ خۆ دەوێت و بەڕاستی سیاسەتێکی تی دژی ئاسیملاسیۆنێ هەبە ئەم حتا کەنگی لە بەندێ بن ینی ئەو قازارۆک نەهازارۆکن لە ئەوروپا کەسێک ژوانە بە کوردی ناخفە ئانجی بە زمانێن وڵاتێن ئەوروپی داخفن کوورێ دژین ئەنجی بە ترکی داخن پرانی بە ترکی داخفن لە ماڵی بە ترکی داخفن ji bo ku bavêwan dîyawan لە تەلەڤیزیۆن تورکی dimêzînin ji bo ku تەلەڤیزیۆنên partiyên siyasî ya Kurdî پرۆگرامێوانی کوردی تشتێکتە نینە ڤاڵانە ئەو ژی هەیە ینی ئەم تەنی گازنجێ لەگەل نەکەن ji بۆی ku بەرپرسên partiyên siyasî بەخۆ بە ترکی داخفن بەخۆ لە بیرۆن خۆ لە ماڵا خۆ لە civakê xwe لە تەلەڤیزیۆنê تورکی dimêzînin tenê بە ترکی داخفن بە ترکی difkirin tiştên ku Tirkî bê lê dimêzînin tiştên ku bە Kurdî çi qasî tu tiştekî baş bêjî kes li te guhdar nake ev karvedanek çêkiriye karvedan çawa çêkiriye bêguman karvedanên ku kesên ku vêyekê qebûl nakin vê carê diçin xeta netewperistiye lê netewperistiya Kurdan jî yanî em lê binarin berîkekî wan destekî wan de berîka Erdogan û Baxçerî de ye yani em li girêbestên pêncî salî ya petrolê Barzanî û Erdogan da dibînin em li operasyonên ku niha li Zaxoyê hetanî Xakurkê çê dibin em dibînin ئەم دەگەلێک تشتاندا دەبینن یعنی vêyekî لۆما jî hêvyekî we bi netewperistiya Kurdan ne bi netewperistiya Kurdan ne nasyonalîzma Swêdî ye û
نها لسر سر عرض من عرض طالان كرنا سر عرض من عرض كردستاني قسمك إنسان هنا زنجين بونا بريواني قالك مزن هنا ليجي دينارك لكردستاني بكارنيني همي بريوان لبانقي تركيا دانا إمارات وقطر دانا سعودية دانا كويت دانا أردن دانا يعني أو بورژوازیا تاالانچی یا دز ده همان دمدا بورژوازیه کی نیشتیمانی جنینه جبه که بورژوازی هرچنه به نیشتیمانیه دخوازی پره خو لبانقی خو لولاتی خو بکاربینی سرمایه خو لولاتی خو بکاربینی او جناکه دوی واری داجگیری داگیر کرانه لو ما هیویه کی و بوان جینه به یعنی دیسا چاره سری اوه مروف دیسا لدریه هده پی بخه لدريه هذا بيبخا حتى لدريه بارتين دنيا جيبخا إنكو إيليغال يعني جبويكو أو جيب تدا بعد برسيارة ما قلت يعني لبروكسلي تو بكردي بعرف كستناكوجة لما لا خطو لبروكسلي بكردي بعرف كستناكوجة كستناغرينه چما وسط تكرن چما نخوازن فيتشتي بقورين چوا دبا وبرانيجي بالتركي بالساعات هنا بالتركي بحث دولة كردي دكان يعني بالتركي ناسيوناليزم دكان نتاو برستيا كردي دكان دخوازن دولة كردي جي آبا بكن راستي روشكي قالكي تراجيديا زي فيديار انت دمي بيجدا ام انجامكي وسع دا السياسة نودا دربخن وحتى برنامج دني سلاف ورزي خو بيشكشي وديكم هيوا خوشنا رزو سلاو لكرما خو بروجرامين ما بلاف بكن جا دوست تو هوالين خورا بشين سلاف ريس